بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پیامی ڕۆژهاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک زانیاری و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بابەتی یەکەم کەم ڕۆبۆمان ئامادەکردوون تاوان سێ بابەتی زۆر جیاواز و دوور لە یەکمان بۆ ئامادەکردوون بۆی کە ئەمڕۆ پێشکەشتان بکەین لەگەڵ هاوکارم دانیار دیارە بابەتی یەکەمیان بابەتێکی تۆمارکراوە کە پامێرمان جەلال جەباری لە گوندێکی نزیکی تەکەی جەباری تۆماری کردووە فیستیڤاڵ و نمایشی ئەسپ سواریە لەو ناوچەیەدا کە ئێستا وەرزی بەهارەوە یەکێک لە دیمەنە جوانەکانی ناو دەشت و دەری کوردستانیش دیارە ئەسپ سواریە کە لە زۆربەی ناوچەکاندا نمایش دەکرێت ئەلبەتە بە ڕێژەیەکی کەم بەڵام لەو شوێنانە لەم شوێنەی کە فیستیڤاڵ و نمایشەکە ئەنجام دراوە ڕێژەیەکی زۆر ئەسپی جیاوازی تێدایە. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا میوانێکمان دەبێت لە وڵاتی یۆنانەوە کە ئەو کار دەکات لەسەرەوەی کە بێسەر و شوێنانی ئەوێ کە ڕوو دەکەنە یۆنان و لەوێ دایانێ ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن ئەم لە خۆیان دەگرێت یاخود داڵدەیان دەدات تاوەکوی کە سوکاریان دۆزێتەوە یاخود کار ئاسانیان بۆ دەکات کە بتوانێت بیانگەێنێتەوە شوێنانەی کە دەیانەوێت بزانین چۆن باسی حاڵی کوردەکان دەکات لێ وە بزانین ئەو بێسەر و شوێنانە تا ئێستا چەند کەس بوو کە گەڕانەوە لای کە سوکاریان و قسە و باز دەکەین بەگشتی لەسەر کوردانی ئەوێ لە وڵاتی یۆنان و ئەو کوردانی یاخود ئەو گەنجانی کە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. تەوەری سێمان دیارە ئێمە هەر خۆمان لێرە دوێنێ باسمان لە دەشتی شارە زۆر دەکرد لەسەر کوشت و کاڵ بەشێکی بەڵام ئایا بابزانین لە ناوچەی دوهۆک لە پارێزگای دوهۆک بابەتی کوشت و کاڵی و سەرچاوەکانی ئاو لەوێ چۆنن بۆ پەرەپێدانی کوشت و کاڵی کە لەوێش دیارە پسپۆڕێکی شارەزار لە استراتیژێتی ئاو میوانمان دەبێت قسە لەو بارەیەوە دەکەین بزانین باردۆخی کوشت و کاڵ لێوە چۆنە. بەڕازیان بەدڵ لەمانە و چەندین زانیاری دیکە و پەیامنێرانیشمان دەبێت کە زانیاری لەسەر جەم شار و شارەچەکان وەردەگرین دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین لە سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان. بەڵ ئازیزان دیارە ئەسب یەکێکە لەو ئاژەڵانەی کە ئەتوانم بڵێم زۆر خۆشەویست و مەحبوو بەلای مرۆڤەکان و لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە گوندەکانە هەن خەڵکانێک بەخێویان دەکەن لەسەروی کە بزانین ئایا جیاوازی ئەسپەکان یا چەند جۆریان هەیە و ئەوانە کامانن کە زۆر جار غاریان پێدەدەن یاخود نمایشی جۆرا و جۆریان پێدەدەن لە گوندێکی نزیک تەکیەی جەباری لە قەزای چەمچەماڵ نمایشی ئەسپ سواری ئەنجام دراوە کە هاوکارمان جەلال جەباری لەوێ کورتە بەرنامەیەکی بۆ تۆمار کردوین با پێکەوە بینەری ئەو بەرنامەیە بین. بەنای خوای بەخشندەی میرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست سڵای خوای گەورەتان لێبێم کاتتان باش لە سنووری گوندی ئالیاوەم لە ناحیەی تەکەی جەباری ئەمڕۆ لێرە لە سنووری ئەم گوندا بە مەبەستی گرنگیدان بە کولتوری کۆنی کوردەواری و زیندووکردنەوەی نمایشەکانی ئەسپ و ئەسپ سواری لێرە نمایشێک بەڕێوە دەچێت کە نمایشەکانی ئەسپ و ئەسپ سواری لێرە پاشکەمێکی تر نمایشەکە دەست پێ دەکات و ئەم بەرنامەیە و ئەم تەوەرەمان تایبەت کردووە بۆ ئێوەش لەگەڵماندا بن فەرموون.
ئێمە هەر بۆ خۆشیە و ئەوە نییە هیچ مەبەستێکی لە پشتەوە بێ هەر سوارچاکی کوردستانە مەسەلەن سەم کۆمەڵە پیاوە کۆبوونەوە لێرە سوارچاکی چەمچەماڵە شارە زورە کەلارە هەموو منتیقەکەی منتیقەی کوردستانە بە زۆری لێرە کۆبوونەوە کاگوریای مەسپاسیەکەین بەڕاستی سوپاسی کاگوریاکەین دەستخۆشی لەکەین بۆ ئەم کۆبوونەوە ئەم داوەتەی کردووە لێرە هەر مەبەست خۆشی و ئەوەیە یەک مەبەستریتیان نیە ئەگەر ئەم نەریتانە ئاهوان نەکرێ ڕەنگە بفۆتێ ئیسە لەمەوە پێش مەسەلە لە دوای ئەنفال نەمابوو ئیسا بە جوهدی کۆمەڵی ئەم پیاوانەی کە لێرن هەموو ساحیبی ئەسپ و ماینیان هەیە و کڕیوانە هەم لە ئێرانەوە هەم لە وڵاتانەوە هاوردویانە ئەم گەنجانیش ساکەشت پێگەیون وا سواریەکەن ڕەنگە سوارەکانیشان زۆر جوان بێت ئەگە جەنابتان کەناڵەکانتان ناوە حاضر بن ئێمە هەموو دەمێک ئەم بە زمانە ئەکەین جاری وا بەبێ کەناڵ کەناڵمان لانیە یعنی تەبلیغ ناکرێن ئەوەیە مەوزوعەکە لەخوا بەخێر بێن سەر چاواناتن بۆ ئێرە من هەر لە مناڵێەوە باو باپیرانیشمان هەر بوویانە بەڵام ئیسا احتیمامی زیاترمان پێداوە بەڕاستی وڵاخی بەرزەی باشترمان هەیە ئیستا لە چاوجارانە ترم کۆبوونەوانەی شەرەکرێ جارجار بۆ ئاشنابوون بە سوارەکانی تر و خەڵکی شارەکانی تر لەگەڵ خەڵکی کەلار و خەڵکی دەرمەنی خان و شارە زور و ڕۆژەم پیاوە بە ڕێزە ئەم فستیڤاڵی بۆ ڕێخستوین ماڵیاوە بێ دەستی خۆش بێ ئەوەش بەخێر بن دەستان خۆش بێ ئەمە کێشێتی دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەی و دووهەم دەستخۆشی لە هەموو میلەتی کوردەکەین کەوا ئەم ڕۆژەی بۆ ڕەخسیا و کەوا بۆ خۆی ئەتوانێت بە حوڕیات تەقالیدی باوباپیری و خۆشحاڵیەکانی دەربڕێ و دەستخۆشی لەم کوڕاکەین کە ئەمڕۆ ئەم مناسەبەی دروست کردووە لێرە ئەم کۆمەڵە پیاوە لە هەموو دێ و قەزا و شارەکانەوە هاتی لێرە ئەمانیەکە بینین و خۆشی و ئەمە شتێکی خۆشە عالی بووی ئیتر ئەمە ڕەمزێکی کۆنی باوباپیرمانە ئەم ڕەمزە ڕەمزێکی هیچ شتێوەقەمە جوان نییە ئەمە دەوری عەشایرێ شتێکی جوانە وەڵی ئەگەر تۆ ئەتەوێت ڕاستی ئەگەر ئەم دەوڵەمەنان و ئەوەی کە ئیمکانەتی هەیە و پێی ئەکرێ تەمان ئەمەش ئەبێ داواتێک و نانێک و مەسروفێ بکە ئەوەی کە پێی ئەکرێ ئەگەر هەفتەی کەڕە دێ بکرێ هەموو ڕۆژێ بکرێ هەفتەی کەڕە دێ بگریان خۆشە هەموو وەختێ بگریان خۆشە ئەبەرەوە مە شتێک نییە بزارەتی بێ نەزەرەری بۆ کەسە ئیلا خۆشحاڵیە و کەڵچاوی لێکا و گەنجەکان چاوی لێکەن و شتێکی چاک بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشیتان لێکم کە لەم مناسەباتانەیە جەنابتان ئامادەی حوزورتان هەیە دیارە هەموو میلەتێک مافی خۆیەتی و میلەتەکان بە جۆرا و جۆر خۆشی خۆیان دەرەبڕن و میلەتی کوردیش بەم شێوەی ئەسر سواری و جۆرەها فستیڤاڵی تری هەیە بەڵام سەرەکی ترینیان فستیڤاڵی ئەسر سواریە دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند فەرمودەیەکی هەیە دەربارەی ئەسپ و ئەسب سواری یەکێک لەو فەرمودانە فەرمێ الخەیل معقود في نواصيها الخەیر واتە ئەسپ و ماین ئێمە بە کوردەواری خۆمان فێڵین وڵاخی بەرزە لە نێوچاوانیا خێر نووسراوە خێر هەیە بە ناوچاوانیەوە و یەکێک لەو سونەتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەئکیدی لێ کردووەتەوە ئێمە مناڵەکانمان وەچەکانمان فێر بکەین و سونەتێکی پیرۆزە گرنگی پێ بدەین ئەویش بریتیە لە ئەسب سواری و نیشانشکانن و مەلەوانکردن دیارە ئەمە تایبەتمەندی خۆی هەیە
بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی بەم بابەتە داوە و ئومێد دەکەم ئینشاءڵڵا میلەتەکەمان خوای گەورە سەرفەرازی و خۆشی زیاتری پێبەخشێ و ئەم جۆرە کارانە تایە زیندوو بێتەوە و زیاتر گرنگی پێ بدرێ و بە شێوەیەکی ئەوتۆبێک کە گوم نەبێت و خۆچەکانمان نەوەکانمان فێریم کارە پیرۆزە بکەین. دیارە بەڵێ چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە باسی ئەوانە کایەکێک لەوانە خوا فەرمێ بسم الله الرحمن الرحیم والعادیات ضبحا سوێن بە ئەو نرکە و ناڕی ئەسپەکان کەوا لە کاتێکە هێرشە بن و سوارەکانیان تاویان ئەدەن. لە جێگایەکی ترا خوا لە قورئانە فەرمێ إذ عرض عليه بالعشي الصافنات الجياد دیارە صافنات الجياد بمعنى أو أسبة شاكانية. مفسرين بعضی كان لە باسی تەفسیرکردنەکە فەرمن ئەسپی چاک ئەوەیە هەر سێ پەلی ئاوا لەسەر خۆی بێت دانەیەکیان لە حوزور و ئامادەباشیە بێت نوکسمەکەی نابێتە زەوی. طبعا ئاەتی قورئان زۆر هەیە دەربارەی ئەم ئاەت و حەدیث و دەربارەی ئەم تەشبیهات نەبێ ئەم وڵاخە کە خەڵکی سواریەکە و لە ئاەتێکی ترا خوا فەرمێ والخەیل والبغال والحەمیر لتەرکەبوها وزینە. کاری پێکرێت دوایی بۆ جوانی و بۆ ئەم جۆرە ڤیسیڤاڵ و شتانەش بەکارەهێنرێت. دیارە ئەمە بەستێکیانتیایە جوانی و نمایشکردنی ئەسپەکان. شکی بەخێر بێن ئەزتان کێشاوە ڕاستی ئەم کلتور و ئەم ئەسپ سواریە شتێکی قەدیمە کە ئەبێ نەفەوتی وەکو کلتور ئێمە وەکو گەنج هەڵساوین بۆی کە بتوانین ببینە جێگرەوەیەکی ئەم پیاوە قەدیمانە ئەم سوارە تایبەتانە بەڕاستی ئەمە شتێکە کە بۆ میلەتی کورد ئەمێنێتەوە و شانازیە وەکو گەنجێک بوومەتە جێگرەوەیان و ئەتوانم سواری بە وڵاهکەم و بە شانازی هێزان وەکو خۆم دەمێکە خەریکم بە تایبەتی بە شتێکی زۆر چاکی ێزانم هەمووەکو وەرزش هەمووەکو ناحیەکی کۆمەڵایەتی کە لە سەرتاسەری هەرێم ئەتوانین بووین بە تۆڕێک کە هەموو ئەو کەسانە بناسیین و لە خزمەتیانان بەڕاستی زۆر گرنگە یعنی تۆ هەتا گەنجێک مناڵێک یعنی دروست ئەەکەی نەگاتە ئەو تەمەنە بەڕاستی لە ناوەچ دروستکردن و کردنی ئەم بۆنانە شتێکی تایبەتە و جیلێکی تر بە تایبەتی دروست ئەبێت بۆ ئەوەی کە ئەم کولتورە زیاتر بەرەو پێش بڕوا شتی تایبەتر دروست کرد وەڵی وەکو باشی ئەکەوێتە سەر وڵاخەکە بەڵام عەرەبی هەیە کوردی چاکمان هەیە وڵاخی نەوعیتر هەیە عەرەبی عێراقی هەیە بەڕاستی تر هەرێکە وەکەوێتە سەر نەوعیتی وڵاخە لە سواریات چۆن جاکەوێتەوە بە فەحس و بە شتی تایبەت وەکو ئەوەی کە لە تەمەنی مناڵیوە لە یەک دووگەڵاوە دەست پێەکە هەتا پشتی دەفەر بە پێی چاک و خراپی ئەو وڵاخەیە وەڵای سنووری جەباریە و لەبەی نەحەیە قادرکەرم و تەکی جەباری وەڵای ئەمڕۆمە نەیتێکی کووردە و حەزەکەین یعنی لە یاد کورد نەچێت ئەم ماین و ئەم سوارانەمە لە باو باپیرمانەوە ئێمە باوکمان هەماینی بێ لە باو باپیرمانەوە هە خاوەن ماین بیمانە تر حەزمان کرد وریا خوشکە زامەتی زۆر پێم خۆشە خواردنیە دروست بکەم بۆم خزمانە و دۆست و برادەر و کۆمەڵێ ناسیار لەیرەیەکە دوێنێ و لە خوای گەورە بە زیادیە و ئێتر خوای گەورە سنوورەکەمان سەربەستکە و خوای گەورە لە خاک وڵات خۆمان جێلەخمان نەکا خوایە لێت بە زیاد بێ گەڕانیتەوە بۆ وڵات خۆمانتر من پێم خۆشە هەموو منتیقەیە ئەم ڕیشە بکات و با کورد دەسووری کورد قەت یەک نەچێ
والله هذا قديم لباو باپیر ئێمە عیش ئێمەیە ئەمە عیش ئێمەیە ئەم ئەسپ سواری و ئیسەکەی لەخوا بەزیاد بێ ئەم گەنجەکانە زۆر باشن زۆر جوان فێرەون ئیسەکە بۆ نمونە ماوەیەک بوو ماین هەر نەبوو ئیسەکە شکر زیادی کردەوە و ئەوە کاگە حەمە قیادەمانە ئەو ئەم جەماعەتە فێرەکە ئەم گەنجەکانە لەخوا بەزیاد بێ نەریدێکی کۆنە ئەمە زۆر باشە زۆر شتێ جوانە هەلە باو باپیرمان و ئێمە خەریکەم بەزمە بووینە ئیسەکە زۆر گەنجەکانمان باشە زۆر تعلیم ماین جوانە دەن لەخوا بەزیاد بێ نەریتێکی زۆر کۆن و زۆر جوانیشە لەگەڵ منتیقەیە کریسە ئەمە ئەیرە جەباریە ئەمە دەیەکە ئالیاوەی ناوە لە منتیقەی جەباری ئەیتر لەگەڵ منتیقەکانەیکەن لارێ پێشەکەی بە خێراتنی جەنابتانەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بەبێ جیاوازی هەمویان دەستخۆشیەکەم لە ئەم گەنجانە کە میراتگرن ئەمانە بۆ دوا ڕۆژمان ئەم فستیڤاڵیان سازاوە دیارە هەموو بنەماڵەکان ئەمە نەرێتێکی پشتا و پشتە لە باوباپیرانمانەوە هاتووە کە ئەم نەرێتە گوم نەبێت بۆ ئەوەی کە زیاتر ئەم نەرێتە بزر نەبێت وڵاق بەرزە ئەگە وەسفی بکەین پێشینانمان و توێتی زگی خەزنەیە و سواریشی شەرەفە و ئەم شەرەفە ئینشاڵا لە کوردستانە هەر ئەمێنێت و ئەمە پێویستە لە ناو میلەتەکەمانە هەموو جارێک بۆ ئەوەی بزر نەبێ لێمان بۆ ئەوەی نەوەکانمان یەک لە دوای یەک بزانن پێویستە زۆر پێویستە کە لە ساڵێکە چەند جارێک ئەم فستیڤاڵە بکەین و ئەم ئامادەکاریە بکەین. بەڵازانەوەی بینیتان دیمەنی ڤیستیڤاڵ و نمایشی ئەسپ سواری بوو لە ناحیەی تەکی جەباری کە لە دێر زەمانە و لە مێژووی مرۆڤایەتیدا ئەسپ ڕۆڵێکی و کاریگەریکی باشی هەبووە ڕەوەها لە مێژووی کوردیشدا ڕۆڵێکی بەرچایی هەبووە لە شەڕ و ململانەکاندا لە ینی پیرۆزی ئیسلامیشدا گرنگێکی زۆری پێداوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە هەر ماڵێکدا هەبێت خێر و بەرەکەت ڕوو لەو ماڵە دەکات لە فەرمودەیەکی دیکەدا دەفەرمێت کە تاوەکو لەو ماڵەدا بێت تاوەکو بێتە خاوەنەکەی خێر و دوعا بۆ خاوەن و ماڵ و منداڵی دەکات کە خوای گەورە بەرەکەت بەسەر ئەم ماڵدا بڕژێنێت و هەروەها لە قورئانی پیرۆزیشدا لە چەند شوێنێک ئاماژەی پێکرابوویە ئەسپ گرنگیەکی تایبەتی هەیە کە یەکێکە لەو ئەژەڵانەی خۆشەویستە لای مرۆڤ و لە نێو کۆمەڵگاشدا گرنگیەکی تایبەتی هەیە و لە زۆرێک لە شەڕ و ململانەکاندا ڕۆڵ و تایبەتی خۆی هەبوو. جارانیش لە لادەکاندا بە زۆر ڕەنگە هەبوو بێت و پێیان بەخێو کردی بیت و فێر بوو بیت ئێستا زۆرمان هەین کە حەزمان لێتی و بەڵام دەستمان ناکەوێت نە فێری ببین ناوەیەکە جارێکیش فڕێکی پێ لێ بدەینەوە وانێ دانێت لەم ڕۆژانەش بینم ڕستمێکت دانابوو بە ئەسپەوە بەستا ئێستا من نازانم سواری ئەسپ بەس خۆش بە شوێنێکی لەو شێوازە بێ ئەوم ساحەیەکە بەڕاستی یانەیەکە فێری خەڵک فێری ئەسپ سوارێکن لە پارێزگای ئێستاش هەندێکیان هەڵ قیمەتیان زۆر زۆرەوانە بەڵێ ئەوەی کە بزانام لە 20 وەرەقەوە کە زمانی خۆما باسێکی تا دەفتەر و نیوێک نرخیان هەیە چەند جۆرێکیشیان ئەو جۆرانی کە زۆر باشن کوردی و نەوعەتی کەشی هەیە پێڵێن کەحیل ئەمر زۆ چاکە نەوعەتێکی عەرەبیشی هەیە و ئینگلیزیشی هەیە. زۆر باشە ئازیزان تەوەریەکەمانەمە بوو ناوبڕێک وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان بۆ پێشکەشکردنی بابەت و بڕگەکانی دیکەمان.
وەڵە فەرموو نەخۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆری چی بکەی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان. خانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان وسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. گەرتەوێت باشترین براندە گیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت تەنها و تەنها وشەفۆن هەڵبژێرە. هەموو ئێکسسواراتێکی مۆبایل و لاپتۆپ و ئایپاد و پێداویستیەکانی و هەموو بابەتەکانی گەیمین لە وشەفۆن بەردەست خراوە بە تاک و کۆ. تۆ شایەنی باشترینی بۆیە باڵ بژارنەکەت وشەفۆن بێت. ناونیشان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی یاپراخە. بەگەڵامێ و یان سڵق یان کەلەرم خواردنێکی ڕەسەن و خێزانیە. پێگاتەکەی تەواو دیاریکراو نییە و بە پێی کابانە گۆڕێت زۆر جار پەراسی و پاقلە و لۆبیایتیایە. یاپراخ بە نانی تیری و ماستاوی خەستەوە خۆشە. هەمومان نەزانین یاپراخ خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کۆمپانیای ئاکۆ کەریم. کۆمپانیای ئاکۆ کەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی 10 ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات،
کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 0 411 71 تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵاتزان دەچین لای بڕگەی پیامێران سەرەتا دەچمە پارێزگای سلێمانی ڕامیار عوسمان وەردەگرم. ڕامیار سڵای خوارد لەبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ ڕامیار ئەگەر بکرێت فەرمو ڕامیار زانیاریەکانمان بۆ بڵاوکەرەوە بزانین زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی چین؟ وەکو ئاماژەم پێکردیانی ژینگە پارێزانی شاری سلێمانی یان پاکەرەوان ئەوانی کە ئەرکی پاکردنەوەی نێوشاریان هەیە کۆمەڵە کۆمپانیان نزیکەی 3 کۆمپانیا ئەرکی پاکردنەوەی نێوشاری سلێمانی لە ئاسۆدایە دیارە بەهۆی پێنەدانی موچەکانیان و لەلایەن حکوومەتەوە مانیان لە کارگرتووە جەلال ئێستا ئەگەر دیمەنەکان ببینن دیمەنی نێو شاری سلێمانی وە کوچە و کۆڵانەکان خۆڵ و خاشاکێکی زۆری لێکەوتووە بەهۆی مانگرتنی ئەو کارمەندانەوە تاوەکو ئێستا یعنی حکوومەت وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە ئەوان ڕایانگەیاندووە کە تاوەکو ئەو داواکاریانی کە هەیەە بە پێدانی موچەکانیان ئەگەر موچەکانیان پێ نەدرێت ناگەڕێنەوە سەرکارەکان بەهۆش بەهۆیەوە گرفتێکی زۆر دروست بووە لە نێو شاری سلێمانی بە تایبەت کۆمەڵێک لەو گەڕەکانی کە قەڵەباڵخن و هەروەها سەنتەری شاری سلێمانی بە تایبەتتر کە ئێرە چەقی تقریبان دەوترێت ئەمە چەقی شاری سلێمانی بەردەم مزگەوتی گەوری شاری سلێمانی کە شەوان بەواروەها بە ڕۆیشەوە ینی کاسبکارێکی زۆر لێرە کار دەکەن بۆیە خۆڵ و خاشاکێکی ئێجگار زۆر لێرە چێ دەمێنێت بۆیە ئەگەر بێت و ئێرە پاک نەکرێتەوە ینی گرفت دروست دەبێت هەروەها بۆنێکی ناخۆشی لێسادا دروست بووە لە نێو سنتەری شاری سلێمانی بەهۆی پاک نەکردەوەی نێو شاری سلێمانی. ئێستا ئۆتۆمبیلەکان وەستاون لێرە خەڵە خۆی خۆڵ و خاشاک دەهێنە دەیخاتە ئۆتۆمبیلەکانەوە بەڵام ئۆتۆمبیلەکان لە شوێنی خۆیانن ناڕۆن ینی بەڕێوەبەر یەکێک لەو کۆمپانیانە بەرپرسی یەکێک لەو کۆمپانیانە ڕایگەیان کە تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوان ناگەڕێنەوە. سڵاو لێبێ ئوستاد ئێوە تاکەی مانەگرنیان داواکاریتان چییە بە یاریکراوی؟ وڵای ئێمە تا ئەم کێشە چارەسەر نەکرێت لا نەکرێتەوە ماگرتەکەمان ڕاگرتووە 3 خاڵمانەیە 3 مانگە دەست بەکار بووین هیچ نەبوو جێ کراوە نە سلفێکمان بۆ کراوە توانێت کۆمپانیاش مەحدودە مایەکە دوانە سیانە لەوە زیاتر توانین 3 مانگە وەرنەژیراوە خاڵێکی گیان بۆ داناوین کە ئەڵێ بێ خەتاب زمانی ئەو سارانە بکەن کە مڵکی کۆمپانیایە ئەبێ خەتاب زمانی بۆ بکەین ئەوی ژەر قورسە بۆ کۆمپانیا ئەوش ناتوانین هیچ کۆمپانیا کۆمپانی پاکەرەوە هەیە لە سلێمانی 5 زۆنە سلێمانی 3 کۆمپانیا بەبڕێەوە. باشە ئێوە تاکەی مانەگرن ینی ئەگەر تا ئێستا هیچ کەسێک هاتوتە سەرخەت لەسەر ئەو داواکاریانی ئێوە سەناو شاری سلێمانی دەبینین گەڕەکەکان خۆڵ خاشێکی زۆری لێکەوتووە کەس هاتووە جواب بڵێ بۆمانتان گرتووە یان داواکاری بەڵێ بەڕێبەری کۆمپانیا لە سەخەتە لەگەڵیانە تا ئەگاتە نەتیجەیەک و یان وەڵامێکی ڕاستکەکەی ئەم پارانە سەرفەکرێ عقدەکانی امزاکرێ ئەو خەتابە چارەسەرکرێ ئەو کاتە دەسەکەینەوە بە کارەکانمان ئەگەر ئەمانە نەکرا ینی نێو سەنتەری شار و شار ڕامەگرتوورەبەی توانانەمەوە کرێکارەکانیش تایەتی بڵێن کرێت چێتایەتی پارێ و تێرینەوە توانیان نەماوەکە ئیشکەن. ژمارە کرێکارانی کە لە سلێمانی مەسەن پاکەرەوەن ژمارەیان چەنە ینی بەردەوام کە ئیشەکان ئێمە وەک کۆمپانیاش کار 285 کرێکارمانەیە کە کارەکەن ڕۆژانە ماگانیان چەنە هەر 400,000 ئێمەیانێنێ دەست خۆش بێ زۆر سپاس. بەس ناوی جەناب لە کۆمپانیا دانا عیسا بەڵێ نوێنەری کۆمپانیاش کار دانا بەڵێ جەلال وەکو ئەو بەڕێزا ئاماژەی پێکرد لە کۆمپانیاش کار کە کۆمپانیەکی پاکەرەوەیە بەڕێوەبەری کۆمپانیاکە لەگەڵ لانە پەیوەندیدارەکان لە ئێستادا لەسەر خەتە بۆەوەی کە
ینی داواکاریەکانیان چارەسەر بکرێ وەکو خۆی ئاماژەی پێکرد سێ داواکاریان هەیە کە پێدانی موچە هەروەها ینی چارەسەرکردنی کێشەی ئۆتۆمبیلەکانیان ئەوەشێکی دیکە لە گرفتەکانیان ئەگەر بێت و کێشەکەیان بۆ چارەسەر نەکرێت خۆی ئاماژەی پێکرد بایکۆت دەکەن و ئەوانیش لە توانایاندا نییە کە موچەی کارمەندەکانیان بدەن چونکە وەکو خۆی ڕاگەیان کارمەندێکی هێچکار زۆر لەو کۆمپانیانە کار دەکات و هەروە لە هەمان کادا زۆرێکیان کرێچین و لە ئوتێلیشدا دەمێننەوە بۆیە ینی ڕایگەیان بایکۆتیان بەردەوام دەبێت تاوەکۆ کاتێک کە وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بەڵێ دوکاندارەکان چکە ئێستا لە ناو بازاڕی کەسیان لەوێ نییە کە بیدوێنی چونکە مانگانە دوکاندارەکانیش بڕە پارەیەک لە پێناو خاوێنکردنەوە پاکردنەوەی بەردەم دوکانەکانیان دەدەن ئەو پارەیە کێ لەیان وەرەگرێت کێ دەی بە دوکاندارەکان لێرە یان ڕۆڵێن چی؟ دوکاندارەکان کەمێک لە منەوە دوورن جەلال هەڵبەتە ئەوەی کە بزانین ینی هەر دوکاندارێک 15,000 دینار دەدات مانگانە بە ئەو کۆمپانیایی پاکەرەوە بەڵام لە منەوە دوورن بەڕاستی ینی بۆی کە بچم بۆ لایەن شوێنەکەی دوورترە بەڵام دواتر هەڵبەتە لیانە پرسم بێگومان ئەوەشێکی دیکەیە لەوانەیە کە بۆچی ئەو کۆمپانیانە ناتوانن موچەی کرێکارەکانیان بدەن لە کاتێکدا کە هەر دوکاندارێک بڕی 15,000 دیناری لێوەردەگیرێت مانگانە کە بیدا لە بەرامبەر پاکردنەوەی بەردەم دوکانەکەی و بەردەم ئەو شوێنانەی کە دوکانی لێە بەڵام زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیان عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی مینەران دەچینە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس محەممەد دیارە ئیدریس ئامادە نیە تا ئەو کاتێکی ئیدریسیش ئامادە دەبێت زانیاریەکانی هەولێرتان بۆ دەگوازینەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەگەڵ ڕۆژنامەنووسێک لە یۆنانەوە. دیارە ئەم ڕۆژنامەنووسەکاری بووەتەوەی کە هەندێک لەوانی کوردن لێرەوە دەڕۆن لەوێ بە جۆرە لە جۆرەکان تووشی ئەتوانم بڵێم جۆرە نەخۆشیەک دەبن ڕەنگە نەتوانن ڕێگەی خۆیان بدۆزنەوە چە بۆ گەڕانەوە بێ یاچۆوی کە بگەنە وڵاتانی دیکە ئەوروپا و ئەمریکا لەوێ ون دەبن. ئەم ڕۆژنامەنووسە کە بەڕێز ڕەنج مستەفا پشدەریە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زۆرجار ڤیددیۆکانی بڵاو کراوەتەوە یاخود خۆی بڵاویان دەکاتەوە لەوەی کە ئەوانەی کە دەربەدەر دەبن کوردن لەوێ ئەم دەیاندۆزێتەوە دەیانگرێتە خۆی وە ئاشنایان دەکاتەوە بە کەسوکارەکانیان و ئەمە بۆ خۆی کارێکی مرۆڤ دۆستانەی گەورەیە. بۆیە ئێستا ڕاستەوخۆ لە یۆنانەوە بەڕێز کاک ڕەنج مستەفامان لەگەڵە کاک ڕەنج سڵاوی خوا لەبێتەوە ئەم کاتت باش. دەمەوێ یەکەم پرسیاریشم ئەوە بێت تا ئێستا چەند کەس لەوانەی کە لە کەسوکاریان دابڕاون ون بوون لە وڵاتانی ئەوروپا یاخود لە یۆنان جەنابەت کار لەسەر کردوون و ئاشنات کردوونەتەوە بە کەسوکارەکانیان. کاک ڕەنج ئەگەر گوێت لێمانە سڵاو لێبێت دیارە کاک ڕەنج گوێی لە دەنگی ئێمە نییە. زۆرێک لە گەنجان لە وڵاتانی عێراق وڵاتانی لوبنان و وڵاتانی کە کەم دەرامەت ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن یەکێک لەو ڕێگایانەی کە ڕووی لە ئەوروپا دەکەن ڕێگایەکە کە لە یۆنانەوە دەچنە وڵاتانی ئەوروپا. دیارەکە لەوێدا ساڵانە لە هاوڵاتی عێراقی هاوڵاتی هەرێمی کوردستان بێسەر و شوێن دەبن یانەوە تا لە ڕێگەی یەختەوە لە ئاوەکەدا نقم دەبن یانەوە تا لەوێ بێسەر و شوێن ون دەبن. وەیە زۆرێک لە گەنجان لەوێ گەنجە کوردەکان دەتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە کوردن یاخود عەرەبن کە بتوانن لەوێ شوێن و حاڵی خۆیان بدۆزنەوە یاخود ئەوە تا ئەگەر بیانێ بگەڕێنەوە ئەوان یارمەتیان بن و کار ئاسانیان بۆ بکەن بۆ پێی کە ئەوان شارەزای ناوچەکەن و زمانی ئەو ناوچەیە دەزانن دەتوانن هاوکاریان بکەن. یەکێک لەم گەنجانە بەڕێز کاک ڕەنج مستەفایە کە هاوکارێکی زۆری ئەو گەنجانی کردووە کە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن کە زیاتر یارمەتیان بات کە ئەگەر بیانێ بچنە ئەوروپا یاخود ئەگەر بیانێ بگەڕێنەوە ئەمەش کارێکی زۆ مرۆڤ دۆستانەیە کە بتوانێت هاوکاریان بکات. وەروەها لە ڕووی دەرونیە وەکو کاک جەلال ئاماژەی پێکرد ئەوانە دەرونیان تێک دەچێت ئەو کەسانێک کە دەچنە ئەوێ وەیە گرنگە کە کەسێک قسەیان بۆ بکات وە داڵدەیان بدات و لەگەڵیان دابێت.
زۆر باشە یەکێک لەو کەسانەی کە لەوێ بە جۆرە لە جۆرەکان تووشی لە بیرچوون بووە یاخۆت دابڕاوە ون بووە ڕنج دۆزیوێتەوە کە ئێستا ڤیددیۆکەی ئامادەیە ئێمە تاوکاتێک کە کاگڕنج خۆی گرفتەکەمان چارەسەر دەبێت ئەچینە لای ئەو ڤیددیۆیە کە خودی ڕنج مستەفا دۆزیوێتەوە و چاوپێکەوتنی لەگەڵا کردووە دوایەوەی کە تەمەەوە ڤیددیویانی لەگەڵا تۆمار دەکاوە ڤیددیۆکان لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو دەکاتەوە کە سوکارەکانیان دەیدۆزنەوە سۆراغی دەکەن و دوجار لینکی پەیوەندی دروست دەبێ دەیانگرێتە خۆی تاو کاتێک کە دەیانگەێنێتەوە بە کە سوکارەکە کورتە ڤیددیۆیەکەیە لەگەڵ یەکێک لەوانەی کە ڕنج دۆزیوێتەوە با پێکەوە سێرێکەوە ڤیددیۆیە بکەین. بتوانم برادرانی کۆن کردنەوەی پێشانگا فستیڤال ئەمە هۆکارێکە بۆ دەرکەوتنی ئیش و کارەکانمان لە بەرامبەر ئەوە شاوەکو بازاڕیکردنێک وایە هەندێک کەس لێت سەیری دەکات لێرە و ئەناسێن ئیشەکانمان پەیجمان هەیە بە ئۆنلاین داوایەکەن. ئەمە لە ماڵە ئەگەر هەڵی باسی شتێکی جوانە و ئەتوانی لەم کتێبانەشە ئەتوانی یادگاری و ڕۆژی لەدایک بوون و یادی هاوسەگیری ئەوشتانی تیا نووسی شتێکی جوانە زۆر ئەم دەفتەرانە هەمووی دەفتەری تەوان نەزانین دو سێ ساڵە خوێندن لە وڵاتی ئێمە بەباشی بەڕێوە ناچێت مناڵەکان تۆزێکی لێ نووسن و ساڵی داهاتوون دەفتەری تازەیانەوێ ئەمە دەفتەری پارە هەمووی بچووکم کردوەوە و چاکم کردو و ئاوام لێ کردو ئەوەش خوارەکەیت. ئێمە توانیومانە هەتا لە ڕێوڕسمی ژن گواستنەوە ئەوانش گەنجەکانمان ئاشنا بکەین بۆ ئەوەی بزان بەڕاستی تا لەگەڵ ئەوە نین 100% تەقلیدی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی تر بکرێت لە مەراسیمەکە هیچ مەراسیمەکە لەبەرەوە ئێمە خاوەنی ئەو کولتورە دەوڵەمەندە جوانەین هەوڵمان داوە نەوەی نوێ ئاشنا بکەین هەتا بەو بە مەراسیمی ژن گواستنەوە بە مەراسیمی میوانداری. بەڵازان ڤیددیوەکمان دەبێت کە کاگڕنج مستەفا لەوێ لە وڵاتی یۆناندا هاوکاری گەنجێکی کردووە پێکەوە بینەری و ڤیددیۆی دەبیمزانی بە چ شێوازێک هاوکاری کردووە و سێری دەکەین. سبێنی سادق دێ بۆ ئێرە پێی گوتی بلیتی بڕیوە سبحی دێ بۆ ئێرە بەهیوام ساغ و سەلامت من لەگەڵ حوسێنی برامی لە دەرەوە بەهیوان هەموو لایەک باش بن ئێستا بەیەکۆ چین بۆ کافە خواردنەوەیەک هەر حەزم کرد کە پێتان بڵێم ئەویش باشە لە خوا بە زیاد بێ. سڵاوێک بۆ برادەران سەینجیان سڵاوێک بۆ برادەران سڵاوێک بڵێ چۆنن بڵێ چۆنن دەنگیان نایە دەنگی ئەخە دەنگی تۆ دێت تۆ بڵێ چۆنن دەنگی تۆ دەچێ بۆوان بڵێ چۆنن
چۆنن باشن دڵم و باش بڵێ کە من تۆ باشی خۆشت باشی سێنیش باشە لەخوا بزیادوە ئەزانێک کە مەسەلەن تەلەفۆنکردنا بۆیە داوایکردن گیان بێت بەڵام لەخوا بەزیادە باشە و ساغ و سەلامەتەوە بێ ئەوە ناخۆ لە دەرەوەین پیاسەیەکشمان کرد و کاپێکشمان خواردەوە سبێنی سادق دێ بۆ ئێرە پێی گوتی زۆر باشە ئازیزان لەسەر هەمان بابەت و پرس دەچینەوە یۆنان لای ڕۆژنامەنووس ڕەنج مستەفا کاگڕەن سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش با یەکەم پرسیارمەوە بێ چەند کەسی هاوشێوەی ئەم بەڕێزەی کە ئێستا لە ڤیدیۆکەیان ڕۆشتن یا ئەوانەی کە بەگشتی لەوێ ون بوون جەنابەت هاوکاریت کردوون و ئاشنات کردوونەتەوە بە کەسوکارەکانیان ئەم کاتی ئێوە بینەرانیش باش بەیانیتان باش بێت دەستخۆشی ئەو بەرنامە جواتان پێ دەکەم بەهیوام ئەو بەرنامانە بەردەوام بن بۆ ئەوەی کە مەسەلەن میدیا ببێتە ڕێنشاندەرێک بۆ خەڵکی خۆمان کە زۆرێک بەتەمان بێ بۆ ئەوروپا نمونەی حوسێن کە نزگەی بەتوانم بڵێم دوومانگێکە دەستمان کردو بە ئەو کەیسا بە ئەو کارە زیاتر لە 20 ساڵە وڵاتی خۆی جێهێشتووە کوردستانی ڕۆژهەڵاتی جێهێشتووە و نزیک بە 5 ساڵ لە بەرگە براکەش یەکتریان نەبینیوە ئێمە کاتی بۆ وڵاتی یۆنان خۆم دزەکەی 2 ساڵ لێرەکانم پێم خۆشە بۆی خەڵک ڕاستیەکان بزانێت ساڵی 2016 کەیسێکەمان هەبوو بە ناوی دانا ئەویش خەڵکی باشووری خۆمان بوو کارمان لەسەر کەیسی کاکە دانا کرد برایشی لە بەریتانیا پەیوەندی پێوەکردین وتی کوڕێکی ئەمە لەوێ و حاڵی لەوی باش نێگە بتوان هاوکاری بکەن و ئێمەش هاوکاریمان کرد کە بڕواتەوە دوایە ئەو کارە بەردەوام بوو و ناوانکی باشی هەبوو خەڵک بەردەوام پەیوەندی پێوە دەکردین بەڵام دوایەوە من چوون بۆ وڵاتی ئەڵمانیا نزیکەی 2 ساڵێک لێ وەکو چالاکەوانێ بۆ ڕۆژنامەنووسێک کارم دەکرد لەوێ دوایەوە هەوڵمانە دووبارە بینە بۆ وڵاتی یۆنان و کار لەسەر ئەو کەیسانەکەی شوێنن لەبەرەوەی کەیسێکی ئێزگا زۆر بێسەر شوێن بوو خەڵکی زۆر لە کوردستانی باشوور پەیوەندی پێوە دەکردین کە کوڕەکەمان بێسەر شوێنە کە پێویستمان بۆیە بیدۆزینەوە بەڵام تا ئێستا هیچ لایەنێک هاوکاری نەکردوین ئێمە تیمێکمان پێکەنا تیمێکی خۆبەخش چەند گەنجێکی کوردی باشوور بۆ ئەوەی کە بەدوای ئەو کەسانە بگەڕین کە لە بینی تورکیا بۆ یۆنان بەزەر بوون یان کەیسەکانیان چییە یان حامیان بۆ بگرین ئەوەی بینیمان یەکەم کەس حوسێن بوو حوسێن کە ناوی ڕاستی مستەفایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە نزیک بە بتوانم بڵێم 10 ساڵ دەبێت لە وڵاتی یۆنان دەژی حوسێن دوایەوە کە دێ بۆ ئێرە ئیشوکاری خۆی اختیاری دەبێت و خەڵک باز دەکات من چەند کەسێکم دوان ئەوانەی کە خەڵکی ئەفغانستانن فارسی ئەزانن کوردەکانی خۆمان کە نزیکەی 20 ساڵ لە وڵاتەن وتان سەردا هات حوسێن هیچ کێشەیەکی نەبوو بەڵام دوای ئەوەی دەکەوێتە زیندان ئەو شوی بەسەر دێ و دەکەوێتە سەجادە نزیک بە دەتوانم بڵێم 5 بۆ 6 ساڵە ئەم کوڕە لە سەجادە دەخەوێت پێشتریش سەجا دەخەوتووە بەڵام بۆ شێو حاڵی خراپ نەبوو تاوای لێ هات حوسێن بەرەبەرە دەربای دەروین تێک دەچێت و هیچ کەسێک ناتوانێت هاوکاری بکات بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵات براکانی لەوێ خەریک بوون بۆ ئەوەی کە هاوکاری کەن بیبەنەوە بەتایبەت کە سادقی براگەورەی کە پێشتر لە وڵاتی ئەڵمانیا بۆ تەنیا بۆ ئەوەی هاوکاری حوسێن کە بیباتەوە ئەچێتەوە کوردستانی ڕۆژهەڵات ماوەیەک لەوێ چاڕە دەکات بتوانێت ویزەیەک وەربگری بێتەوە بۆ یۆنان نزیک بە 9 ساڵ ئەم برایی لە وڵاتی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریک ئەوە دەبێت کە مەسەن چۆن بتوانێت ویزەیەک بۆ براکەی وەربگری بیباتەوە بەڵام هیچ کاتێک ویزان پێ نەدا هاوکاری نەکردو چکە دلیلێکی نەبوو کە تۆ بۆچی ئەچی بۆ وڵاتێکی ئەوروپی دوای ئەوەی لە ئەڵمانیا گەڕاویتەوە دلیلت چییە چی بۆ وڵاتی یۆنان کە ئەتەوێت لە وڵاتی یۆنان بی دلیلەکەی ئەوە کە برایەکی لەوەیە بەڵام ڤیدۆیەک ڕسمێکی پێ نەبوو کە براکەی لەوێ ئێمە ئەو دوومانگی لێرە خەریکی بێسەر شوێنەکان بووین کەیسی حوسێنمان هێنایە سەر میدیا لە سوسیال میدیا نیشانماندا بە ڤیدۆ بەڕسم ئەویش چوو ڕسمەکەی برد بۆ سەفارەت و وتی ئەوەتان براکەی من کە من 9 ساڵە بەدوایەوە ئەو حوسێنی برام ئەو مستەفای بەدوایەگەڕ
خۆشبەختانە توانی ڤیزەوە بگرێت و بێت بۆ وڵاتی یۆنان. ئەمێ ئاماژە بێکشت دەم کەیسێک حسێن کەیسێکی زۆر تایبەت بوو بە زۆر بە خێرایش بڵاو بوو. یەک لەبەرەوەی کە حسێن هیچ مادەیەک بەکار نایێنێ بڵێن کە مثلەن مادەیەکی خراپ بەکار بێنێت وای لێ هەر بێت کە خەڵک نێرە هاوکاری کات تەنیا ئەوە نەبێ حاڵەتی دەرونی تێک چوو بوو. ئیتر بە هەر کەیسێک بێ بە شێوازێک بێ ئایا هەندێک کەس باس لەوە دەکات ئەڵێن لە زیندان دەرزی لێدراوە کە گەنجێک مەسەلەندا وڵاتەکەی خۆیەوە دێت چەند جارێ سەرکەشی دەکات ئەیگرن و بەری ئەدان دوای ئەوە دەرزی کە دێدرا ئەو ئینسانە نابێت و ئینسانێکیکە ناتوانێت زۆر بە زەحمەتە بیخەوە سەر ڕێچکەی خۆی دواتر. ئێمە تا چەند ڕاستە ئەوە ڕوو دەدات لێ بەڵێ ئەمە تا چەند ڕاستە کە ئایاشتی وا هەیە کە دەرزیان لێ بدرێت و بۆی کە حاڵان تێک بچێت شتی وا ڕاستی هەیە بوونی هەیە لەوێ؟ کاگرم پرسیاری ئەوم کرد باسە لێدانی دەرزی دەکرد کە لەوێ دەنگۆیکی وا بڵاو لێرەش کە بڵاوە کە شتێکی وا هەبێت کە کەسێک زۆر سەرکێشی بکات دەرزێکی لێ دەدەن و کە بەو شێوازی لێ دێت. ئەمە تا چەند ڕاستە ئایا بوونی هەیە لەوێ؟ من خۆم ویستمان پسەند بدوێنێ یعنی حسێن پرسیاری لێ بکەین کەسێکە ڕاستەوخۆ لەگەڵمانە لێ پرسین ئایا بەڕاستی تۆ دەرزیەکت لێدراوە بەڵام هێتا ئێستا ئامادەی ئەوەی نیە تەنیا ئەوە نەبێت کە دێنە شەو ڤیدیۆیەکمان بڵا کردەوە قسەی کرد و سڵاو ڕێزی نردوو وتی حەزەکەم بچمەوە کوردستان و لەگەڵ براکەم خەریکم بەڵام وەک ئەوەی کە دانیش بین لەگەڵ بەڕسمی قسە بکەین ئایا لیست دەرزیی لێدراوە تا ئێستا ئامادەی ئەوەی نییە تەنیا مەسەلەن ور دەبێت کە دائنیشێ مەسەن بە سەعات لە شتێک ڕائەمێنێ بێ ئەوەی بیر لە هیچ شتێک بکاتەوە. سێ چوار جار مەسەلەن ڕای دەچەڵەکەین بۆی خەوی لەکەوت ڕای دەچەڵەکەین ئەمە قسەی ئێمە تەنیشتی چی بووە چیتە بۆ وای هیچ قسەیەک ناکرێت تەنیا دەڵێت باشە زۆر باشە دەستان خۆش بێ هیچم پێویست نیە. ئەمە هەموو قسەکانێتی دوێنێ بە سێ کەس دانیشتوونەتە نیشتی تاوەکو مەسەلەن ئەم پارچە ڤیدیۆی بکەین کە ئەڵێ من باشم و بەتەمام بچمەوە بۆ کوردستان. ئەم دەرزیە بۆ کەسانێک بەکاردێت کە سەرکێشێکی زۆر دەکەن من ئەو دەم بۆیان 20 وڵاتی یۆنان لە وڵاتانی ئەوروپیش هەیە نمونەشمان لەبەردەستە ئەویش کوردێکی باشوور بوو لە وڵاتی فەڕەنسا بوو ئێستا لە کوردستانی باشوورە خۆشبەختانە گەڕایەوە ئەویش لە وڵاتی فەڕەنسا ئەم دەرزیان لێدا بوو ئەو ئینسانە ینی چۆن باسیکەم ئاگەی لە خۆی نییە تەنیا پێ دەکەنێت و دائەنیشێت و خواردن دەخوا و دەخەوێت ئیتری شتێکیکە نازانێت ئاگەی هیچ شتێکی بین نەماوە نازانێت مەسەلەن کە سوکاری چێ نازانێت لەکوێ بووە نازانێت بۆ وای لێ هاتوو بەڕاستی. بەرحاڵ وەکو بین باسمان کرد حسێن ئێستا کە لەگەڵ براکەیەتی براکەشی هاتووە بۆ وڵاتی یۆنان دەوێت کارەکانی بۆ بکات و بیباتەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بەڵام بەڕاستی وەکو خۆشی باز دەکات براکەشی باز دەکات لە حاڵێکی زۆر ناخۆشدا بووە نزیک بەدە ساڵە ئەم کابرایە ئەم کوڕە هیچ کەسێکی نەبووە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە من دەمێ ئاماژەی پێ بدەم گرنگە بەڕاستی کوردەکانی خۆمان کوردەکانی هەر چوار پارچە بە تایبەت کوردی باشوور لێرەکان دەست پێشبڕێکی زۆریان کردو بۆ کەسانە کە لەسەر جادەن کە کوردن کە پێویستیان بە هاوکاریە ئیتر بە ژەمە خواردنێک بێ ئەمە چەندی ڕێستۆرانی کوردیمان هەیە کە ڕۆژانە کراوەتەوە لەپاڵ ئەوەی کە خەڵک دێت بۆ خواردن شت ئەفرۆشن ئەوانەشی کە مەسەلەن هیچ شوێنێک مەکانێکیانی خواردنیان پێدا بۆ شێوە مەسەلەن توانیوانە شوانە سەجادە بخەون لەژێر ئەتوانم بڵێم ژێر کیسە خەوێ ڕۆژانەش دێن بۆ بەردەمی ڕێستۆران و مەطعەمەکان بۆ ئەوەی کە خواردنیان پێ بدرێت. زۆر باشە کاک ڕەنج کەواتە سەرەتا ئاماژەت بەوە کرد کە ڕێژەیەکی زۆر لە خەڵکو لە کورد لە وڵاتانی ئەوروپا یاخود لە یۆنان ئەوەی ئیدی لێرە دەرەچێت بێسەر و شوێن کراون یا بێسەر و شوێنن هیچ ئامارێکەیە هیچ ڕێژەیەکەیەوە ئێوە کە ئێستا دەستان داوەتەم کارە پیرۆزە ئایا خەڵکی تر شکە بن لەوەی کورد بن ڕەنگە بەم شێوازە بە جۆرە جۆرەکان بێهۆش کرابن یا ئەم دەرزیان بەکارێنرا بێ بۆیان یا خۆت باری دەرونیان تێک چوو بێت و بتانەوێت ئیشیان لەسەر بکەن و ئایا ئەمە تەنها لە یۆنانە یا لە وڵاتانی دیکەی ئەوروپا و ئەمریکاش هەن بە کۆی گشتی لە وڵاتەکانی کەش ئەو کەیسانە هەن بەڵام ئەوەی کە چەقی بەستووە دوو وڵاتی تورکیا و یۆنان بەگشتی وڵاتی تورکیا زەحمەتە تا بتوانیت و کار لەسەر کەیسانە بکەین لەبەرەوەی هیچ وڵاتێکی یانی هیچ ئاتکیاتی دیموکراسیان تیانێتەوە مەسەلەن وەکو گەنجێک و کچالەکانێک من بڵێن ئەمەوێ بچم سەردانی زیندانەکان بکەم سەردانی ئەو شوێنانە بکەم کە کوردێکی تایە تەنیا ئەگەر تۆ بڵێ کوردم لەوانەیە کێشت دروستکەن بەڵام لە وڵاتێکی وەکو یۆنان کە وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی دیموکراسیە من ئەو مافە پێ ئەدرێت کە وەکو چالەکەوانێکیش بێ ئەگەر خزمیشم لەبێ کار لەسەر کەیسە بکەم. ئێستا من کەیسێکم لەبەردەستە گەنجێکی کوردی باشوورە خەڵکی بەردەڕەشە 25 ساڵی ڕێک حکم دراوە 25 ساڵ ئەو کەسە حکومە 4 ساڵ زیندانی تەواو کردو بێ ئەوەی هیچ کێشەیەکی هەبێت
وەکو بەنابەرێک ئاسایی لە تورکیا ویستێتی بێتە وڵاتی یۆنان لەگەڵ وەجوە هاتووە دەستیان قۆڵبەست کردو بردویانە بۆ زیندان تۆنە کاکە تۆ قاچاقچی کاکە داکە چاک با بچاک وەڵڵا من هیچ کەیسێکم نییە ئاگاداری هیچ شتێک نیم جا من بەبستم چی بۆ کەیسێن کوڕم باس کرد وتی هەر لە زیندانەکەی خۆمانتیایەتی 25 ساڵی ڕێکە لە زیندانە هیچ موبایلێکی پێنی ئاگەرە کە سوکارەکەشی نییە ئەیگوت هەیە لەگەڵ خۆمان ئەسڵان ناوی موبایلم پێکەنی دێت نازان موبایل چیە چکەوە لە زیندان ماوەتەوە 20 ساڵ تا 15 ساڵ زۆر زۆرە دوای ئەوەش ئەگەر تۆ بتێ ئامارێکی کاک ڕەنج کوردیشە 25 ساڵ لەوێ ماوەتەوە هاگای لە مۆبایلیش نییە؟ کوردی باشوور خەڵکی سلێمانیە لە ماڵەکەی ئێمە کە سوکارەکەی هاوکاری دەکات کە مۆبایلەکەی پێ ئەدەین بۆ ئەوەی مەسەلەن لەگەڵ کە سوکاری قسە بکات زۆر پێی سەیرە ئەڵێ من یەکەم جارە مۆبایل بەکاربێنم 20 ساڵ وڵاتە زیندانیش نەبووە لێرە ڕێژەیەکی زۆر کورد هەن بێسەر و شوێنن کاک ڕەنج دەکرێت بڵێن هەموو ئەمانە ڕەنگە مابن لە زیندانەکانی یۆنان یا لە وڵاتانی دیکەیا بن چی بکرێ ئەم کەیسە کەیسێکی گەورەیە لەوەی کە زیاتر تۆڕی ئێوە تۆڕەکەتان فراوانتر بکەن و کاری جدیتری لەسەر بکرێ چی بکرێت با پەرلەمان لیژنەیەک پێک بێنێت لیژنەیەک من ئەبتوانم مەسەلەن وەکو کەسێکی خۆبەخش باوکە من پێویستم بە هیچ شتێک نییە وەکو کەسێکی خۆبەخش زیندان بە زیندان سجن بە سجن ئەو شوێنانەی کە مەسەلەن پەنابەری لێ زیندانکراوە ئەچم لەگەڵام تەنیا لیژنەیەک پێک بێنن لیژنەکە چیە کتابێکی ڕسمیمان پێ ئێمەکە وەکو کوردێک هاتووین ئەمانەوێت سەردانی زیندانەکان بکەین بزان ئەو کەیسانە بۆ سجن بۆ لە زیندان ماونەتەوە کێشەیان چییە کە تۆ لیژنەیەکت پێکەنا لە پەرلەمانی کوردستانەوە هاتی داوێکی ڕسمیت پێ بوو ئەتوانین دەرگای زیندانەکە بشکێنی بەڵام من چووکو چالاکەوانێک ئەچم بەدەمی سزنەکە ئەڵم هاتووم سەیر کەیسەکانی کوردەکان بکەم ئەڵەکە کە تۆ نەکە سوکاری ئەوی نە هیچ شتێکی ڕسمیشت پێیە کە مەسەلەن بتوانی کار لەسەر کەیسانە بکەیت یعنی بەسە لیژنەیەک بەسە بۆی کە مەسەلەن بتوانین سوراخی ئەو کەسانە بکەین ئێمەش ئەو پیشانێکە دەبینین نمونەیەکە گەنجێک دوای 20 ساڵ لە کەسکارێکی شادمان کردەوە بێ ئەوەی هیچ لایەنێک هاوکاریمان بکات ڕۆژانە بە دوای کەوتوین چووی سەیرمان کرد لە چی ئەخەوێت گەنجمان هەبووە لەگەڵ ماوەکو خۆبەخش 24 کاتژمێر بەدوای ئەو کڕەوە بووە فی سەبیلی ئەوەی بزر نەبێت سبەیت کە سوکارەکەی هەر بیدۆزینەوە فی سەبیلی ئەوەی کە شەو کاتژمێر هەشتی ڕێک ئێمە لای بێکی لەگەڵ بکەین و خەڵک ببینێت 24 کاتژمێر بەستێن یەکێک بوو لەو گەنجانە ئەتوانم بڵێم لە شەو ڕۆژێکدا چێ بە خۆمان چاودێریمان کرد 4 ساعت خەوتووە 3 ساعت خەوتووە 3 ساعت خۆتو ماکسیموم 3 ساعت خۆتو ینی 24 ساعت سەرەوە بۆ خوارەوە سەرەوە بۆ خوارە ڕۆشتووە بەدەهان گەنجی کەمان ئاهەیە باسی بێسەر شوێنەکان کرد ئامارەکانت کرد لە مای ئەو دوو مانگە من ناتوانم بڵێم ئامارەکە چەندە بەڵام 100 کەیسم بۆ هاتووە کە بێسەر شوێنە ژن منداڵ پیا و عایلە هەمووی لە باشووری کوردستانی ژەم 100 کەیسە بەڵێ هەمووشیان هی باشووری کوردستانن دەسبا ئاخر خۆ ئەفغانی پەیوەندی ئەمە ناکات یاخۆد فارسێک پەیوەندی بەمە ناکات حتمما کوردە ڕاستە لە نێوان کوردستانی ڕۆژهەڵات یان کوردستانی تورکیا یان کوردستانی سووریا خەڵکێک پەیوەندیمان پێوە بکات بەڵام تابعی پێیجەکەی مە ناکات ئەوانەشن کە تابعی پێیجەکەی ئێمە دەکەن یان ئەبین ئێمە کارەکان دەکەن کوردستانی باشوورن زۆر باشە کاگڕۆژ لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستاندا هیچ لایەنێک هیچ دام و دەستگایەکی حکومی بەرپرسێک پەیوەندی بێ ئەوە نەکردو کە بڵێت ئێمە ئەتوانین هاوکاری تام بکەن یان ئێوە بتوانن خۆتان هەماهەنگ بن لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە چەند لایەنێک حیزبیمان هەیە چەند توانم ڕێبنخراوێکمان هەیە وەکو لەقێک وایە توانم بەڵێم نووسنگەیەشان هەیە پەیوەندیان پێوە کردوین کە دێنە سەرخەت هاوکاریمان بکەن بەڵام بۆ کەیسی وەکو حوسێن نەخێر تا ئێستا بۆ مەسەلەی کەیسی حوسێن یان بۆ کەیسی کاک محەممەد کە خەڵکی هەڵەبجەیە چەند کەیسێک کەشمان لایە کە کەسوکارەکەی حەز ناکەناوەکانیان بدرێت لە سوسیال میدیا هاوکاریان نەکردوین هیچ لایەنێک بەڕاستی قسەکە نەبێت مەسەلەن چەند کەسێکی خۆبەخش چەند کەسێک وەکو کوردێک کە مەسەلەن هەستی بەو دڵسۆزێ کردووە لە ئەوروپا و بڕێک پاریان بۆ نردوین بۆی خەڵک بزانێت بڕێک پاریان بۆ نردوین بەڵام حەزیان نەکردو ناوەکەیان ببووترێت دەناوەکو لایەن تەنیا بە قسە بوو تەنیا تەلەفۆنیان کرد دەستخۆشتان لێ دەکەین ئەگەر شتێکتان پێویست بە سەرچاوەکارتان دەکەین دەنا هاتبێتە سەر خەت و لیژنەیەکیان پێکە نابێت نەخێر زۆر باشە کاک ڕەنج ڕێژەیەکی زۆر لەوانەی کە بێسەر و شوێنن بابن هێرهی باشووریش تەنانەت قسە بکەم کە سوکارەکانیان دەڵێن بەخوا ڕەنگە لە ئاوا خنکابێ ئەوە 10 ساڵە دیار نییە 15 ساڵە دیار نییە ڕەنگە لە ڕێگەیە فەوتا بێ ینی کەمترین گومانی هەیە لەوەی کە بڵێ ڕەنگە لە زیندانێکا بێت
تۆ باوەڕت وایە کە ڕێژەیەکی زۆر لەو بێسەر و شوێنانەی ڕەنگە یا لە زیندان بن یا باری دەرونیان بەم شێوازە بە هەر حاڵەتێکە بوو بێ تێک چوو بێت و دۆزینەوەی ئەمانە ئاسان بێ ئەگەر بە جدی خەمیان لێ بخورێت؟ لانێ ئەو ناو مێدی بێ کە من ئەو قسەیە دەکەم بەڵام ئەتوانم لەم لە سەداتەی ئەو کەسانی کە بێسەر و شوێن مێدی ئەو هەیە کە بدۆزرێت جارێکی تر لە سەداتدا ئەتوانم لەم لە سەدان نەوەتی یاخود لە زیندانەکانن یاخود لە دەریاکاندا خنکاون چکە ئەوەندەی من سەی کەیسەکانم کردووە کاتێک قسم لەگەڵ خێزانەکەی کردووە وتمە کۆتا هەواڵ و کۆتا زانایتان چییە لەسەر کەسێک کە بزەوە وتی کە ئەو کەسێک کە پێی دەوتێت قاچاقبەر یان پێی دەوتێت ڕێبەر پێی وتوین کە خنکاوە چۆن خنکاوە لەکوێ خنکاوە تەرمەکەی لەکوێیە هیچ شتێکیان باس ناکەن چکە ئەوان لەبەر حاڵەتی زروفی خۆیان لەبەر کێشە و مشاکل خۆیان قسان لەگەڵ کەسوکارەکان نەکرد تەنیا پیان وت و داوای لەبەر نەکەین کە کوڕەکەی ئەوە خنکاوە یعنی ئەتوانم بڵێم ومێت لە سەدا دێک ومێت هەیە کە مەسەن ئەو کەسە مابێ بێسەر شوێن بێ لە زیندانەکان بێت یاخود لە کەمپە داخراوەکان بێت من خۆم نمونەی یەکێک لەو کەسانم کە هاتم بە وڵاتی یۆنان هیچ کێشە و مشاکلێکشم نەبوو قانون دەرچوو ئەو کەسانی کە هاتوون بە وڵاتی یۆنان ئەبێ ساڵێک زیندانی بکرێن لە کەمپی داخراوە هەموو پەنابەرێک لە ساڵی 2012 کە داهات بە وڵاتی یۆنان ساڵێک من خۆم ساڵێک 4 مانگ دانیشتم دواتر ئیقامەیان پێدام بەڵام دەبوو ساڵێک زیندانی بکرێت لە کەمپی داخراوە کاتێکی تەلەفۆن هەبوو بە 4 یۆرۆ ئەمتوانین تەلەفۆنی پێ بکەم بەڵام هەش بوو ئەو پارەی پێ نەبوو کە کاتێکە بکرێت ئێستا لە زیندانەکان کە خەڵک هەیە 25 ساڵە سزنا ئەو پارەی پێ نییە کە مەسەلەن کاتێک بکرێت بە 4 یۆرۆ ئێستا کەسێک لە زیندان بێ 25 ساڵ بێ هاوکاری بکرێت پارەیەکی پێ بدرێت ئەبێ لە کوردستان ئەو پارە بێ بۆ ئەسینە زۆر باشە بە ساقۆ بە قوربانی من بێتاوەکم بچم بە سەردانی زیندانەکە بکەم بڵم کاکە ئەوتە پارەم هێنا ئەو کەسە پێویستی بە پارەیەک بیدەمێت تاوە کاتێکی تەلەفۆنی بێ بکرێت زۆر باشە ژیان لە زیندانەکان بەو شێوەیە کاگڕۆنج کەیسێکی دیکە هەبوو کە ساڵی ڕابردوو یەختێک نقم بوو لە یۆناندا ئایا ئەو کەیسە بەکوێ گەشتۆ دەوترێت هەنێکیان بێسەر و شوێن بوون ئێستا خێزانی وا هەیە دەڵێت لەوێەوە پەیوەندیان پێوە کردوین کە سوێنیان خواردەوە کوڕەکەی ئێوە تا ئێوەمان بینیوە لەوێ بەڵام ئێستا ئەوانیش لە دۆخێکی دەرونی خراپدانەوە کە سوکارە ئایا ئێوە هیچ زانیارێکتان هەیە لەسەر ئەو کەیسەیان؟ بەڵێ لەسەر ئەو کەیسێک کە مەسەلەن ساڵی ڕابردوو یەختێک نقل بوو پشتڕاستکرایان لەلایەن توانە دەستگا ئەمریکانی وڵاتی یۆنان و چەند کوردێکی خۆمان باسە مەلێرنەوە بەڵام چەند کوردێکی خۆمان ئەتوانم ئاماژەیان پێ بدەم بە تایبەت پشتی نیوز لیژنێکیان پێکەنا بۆ ئەوەی کە سوراغی ئەو یەختە بکەن پەیوەندیان کرد بەلایەنە کوردەکانی خۆمان دەسەڵاتدارانی کوردستان کە ئەو یەختە زۆرترین ئەو کەسانی کە لە یەختەکەدا نەقم بوون کوردن پێویستمان بەوەیە کە بڕێکی پارەی باش بادیەکی باش دابین بکرێت تاوەکو مەسەلەن بتوانێت لە ڕێگای دەستگا ئەمریکانی وڵاتی یۆنان هەمایان بکرێ و بتوان ئەو یەختە دەربێنەوە بەڵام هیچ لایەنێکی کوردی نهاتە سەرخەت ئەو پارەی دابین نەکرد تاوەکو یەختەکە دەربێنێتەوە ئەو یەختە لەژێر ئاوە 100% دەستگا ئەمریکانی وڵاتی یۆنان کە لە شتێک سوور نەمن باسی ناکەن ئەو یەختە بزگووە ئەو کەسانەش هێشتا لەژێر ئاودان بۆچی لەبەر ئەو یەختە کاتێک مەسەلەن نقم دەبێت نازانم تا چەند بینەران ئەم شتە دەزانن بەڵام ئەو یەختەکە کاتێک نقم دەبێت ئەوان لەسەر پێش ئەوی نەخۆم بێت دەرگاکان داخست بۆ ئەوی سەرمان نەبێت کاتێکە نقمیش دەبێت یەختەکە وا دەچێت بەژێر ئاوا کە مەسەلەن هەموو پەنابەرەکان دەکەونە سەر یەک کە دەکەونە سەر یەک دەرگاکەش لە پشتەوەی ئەوەی کە ساڵ سەلیمیش ئەوەی کە مەلەش دەزانێت نەیتوان دەرگاکە بکاتەوە فی سەبیلی ئەوەی کە ئەوکانی تر هەم کەوتون بەسەر دەرگاکەدا بەڵێ ئەو یەختە نەقم بووە بەڵام ئاماژە بە شتێکی گرنگ بدەم کە باست کرد خەڵک هەیە سوێندی خواردە وتێتی کوڕەکەم ماوە خەڵک هەیە ئێستا کاتێک کە من پۆستێک دەکەم لەسەر بێسەر و شوێنێ دێتە کۆمنت دەچێت لە قسە کە سوکارەکەی دەکا ئەڵێ کوڕەکەی ئێوە سوێن دەخۆم ماوە لە فەڵانە زیندانە $100 $1000 بۆ بنێرە منەچم بۆ لای بەریەدا یعنی خەڵک هەیە ئەوەندە بێزەمیرە ئەو کەیسانە بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێت سەی دەکە کاتێککە پۆستێک کراوە لەسەر بێسەر و شوێنێ کە سوکارەکەی نووسێ بەداخەوە براکەی من چەند ساڵەکە دیانی ئەو برای منە یان کە سوکاری نەڕێک ئەچێتە ناو فەیسبووکەی نامی بۆ ئەنێرێ ئەڵە سوێن بەخوا سوێن بە هەچیشتی پیرۆزە من ئەو کەسەم بینیوە لە فڵانە زیندان دوێنە پێرە من ئازاد بووم $1000 $100 بۆ بنێرن من هاوکاری تاکەم بۆی ئەو کەسە بدۆزێتەوە ئەو شتانەش هەن زۆر باش ئەژینا بەداخەوە ئەو کەسێکە باز دەکرێت بۆ یەختەکە نەقم بووە دەستگا ئەمریکانی وڵاتی یۆنان پشتڕاستیان کرد و هەموو ئەوانەی کە لە یەختەکەدا بوون چەند کەسێک نەبێت کە هاتن قسەیان کرد لەسەر تەلەڤیزیۆن باسی وایە کە یەختەکە بزێ بۆ ئەجینا و کاینتێک هەموویان نەقم بوون تا ئێستاش ئەو یەختە لەژێر ئاوماوەتەوە زۆر باشە کاگڕەنج زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە لە یۆنانەوە لەگەڵمان نابووی بە هیوای بەردەوامی و کارە پیرۆزەی کە دەست داوەتێت چووکە دیارە ئاشناکردنەوەی هەر کەسێکی ون بوو بە کە سوکارەکە یەکێکە لەو خێر و چاکە گەورانەی کارگیز ون نابێ هەم لە دنیا هەم لە قیامەتدا
سەرفراز بی سپاس دەکەین کە لە یۆنانەوە لەگەڵمانە بوویت. بەڵازان دەچینە پارێزگەی هەولێر دوایین زانیاری و چالاکیەکان وەردەگرین دەچمە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوی خوات لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین؟ سڵاوی خی گەورە لەبێ کاک جلال سڵاوی خی گەورە لاگەشت کارمەندان و بینەرانی بەڕێزیکردنی ئاسمانی پێیان بڵێسم لە شاری هەولێرم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خورێشی تایبەتیان کردوتەوە بۆ ئەو توێژەرانی کەوا لە چاکسازیەکاندا بوونیان هەیە ئەگەر هاوکارم یارمەتی دەرن بێت ئەم بەڕێزانی کەوالێرن هەموو توێژەرن لە وەزارەتی کار و بە کاروباری کۆمەڵایەتی بەتایبەت لە شاری هەولێر سەپارەت بە ڕەوشی چاکسازیەکان لە هەرێمی کوردستاندا قسە دەکەن یاخود چۆنێتی هەڵسو کەوتکردن لەگەڵ ئەو بەندکراوانەی کەوا بەهۆی تاوانێکەوە ڕێیان کەوتوتە چاکسازیەکان. دۆخی چاکسازیەکان لە ئێستادا چۆنە و ئەو کەسانی کەوا چاکساز دەکرێن چۆن بگەڕێنەوە کۆمەڵگا. من هەم ئەو بابەتانە تاوتوێ دەکەم لەگەڵ بەڕێز شوان سابیر کەوا یەکێکە لەو کەسانەی بە شێوەیەکی بەردەوام لە نێو چاکسازیەکاندایە و بە دوواداچوونی بەردەوامی هەیە بۆ دۆخی چاکسازیەکان. کاک شوان سڵاوی خی گەورە لێبێت پێم بڵێن دۆخی چاکسازیەکان لە ئێستادا چۆنە واتە ئەو کەسانی کە چاکساز دەکرێن چۆن لە ئێستادا دەتوانرێن بێنەوە نێو کۆمەڵگا؟ بەڵێ بەخێر بێن تەبعاً دەربارەی ڕەوشی چاکسازیەکان جگە لەو کێشانەی کە پێشتر هەبووە نەبوونی جێگەی تەواو بۆ هەر بەندکراوێک و ئیتر کۆمەڵێک بابەتی پەیوەندی بە تەندروستی هەبووە، پەیوەندی بە خوێندن هەبووە، پەیوەندی بە نەبوونی بەرنامەی چاکسازی تۆکمە هەبووە. ئەو کێشانە پێشتر هەبووە. کێشەی ئەوەشی هاتۆتە سەر کە ئەو مەوزوعی کۆرۆنا ڤایرەس کە لە ساڵی 2020 سەری هەڵدا یەکجاری کێشەکانی قوڵتر و برینەکانی گەورەتر کرد. بەڵام ئەوەی کە ئێمە ئیشی لەسەر دەکەین ئەوەیە کە پێمان وایە سەرجەمی کێشەکان دەکرێت لە ڕێگەی ئامادەکردنی ستافێکی توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی و توێژەری کاری کۆمەڵایەتی ئامادە بکرێن. زۆر کێشە هەیە لەو کێشانەی کە ئێستا ئێمە باسی دەکەین لە ڕێگەی خۆشکردنی زەمینەی باش بۆ ئەو توێژەرانە ئەو کێشانە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر دەکرێت. دەربارەی ئەوەی کە ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن و مدەی حکم تاوا دەکەن دێنەوە ناو کۆمەڵ ئایا دەتوانیانە ئەوە پێی دەگوترێت بەرنمەیەکی دووبارە بابرێن ڕێئینتگرێشن یاخود دووبارە ئیدماجکردن لە ناو کۆمەلگا. من دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەگەر چاکسازیەکان ڕاستەوخۆ لە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەربگیرێتەوە ڕاستەخۆ بکرێتە سەر وەزارەتی ناوخۆ باشتر نابێت بێتوانێ باشتر بێت لە لایەکی تریشەوە دەگوترێت باشتر دەبێت بەهۆی ئەوەی بەشێک لە جیراوان مودەتی یاساییان تەواو بوو بەڵام ئازاد نەکراون. با مەلەفەکان لێکەینەوە جارە پێش هەموو شتێک نابێت چاکسازی لە ژێر دەست و سەرپەرشتی مؤسسەیەکی عەسکەری و ئەمنی بێ. ئەو هەر بۆ خۆی کارەساتە مؤسسەیەکی ئەمنی کە بۆ خۆی خەڵک دەگرێ هەر ئەو بۆ خۆشی سەرپەرشتی ئەو شوێنە بکە کە ئەو خەڵکەی تێدادا دەدرێ حکومی تێدا بەسەردەبا بۆ خۆی کارەساتە. دەبێ لە وڵاتانی دنیا چاکسازیەکان لە ژێر ئیدارەی وەزارەتی عەدل و وەزارەتی کارن. ئێمە وەزارەتی عەدل بە تەواوی لە مەوزوعەکە هاتە دەرێ من نازانم بۆ تا ئێستا وەزارەتی کار سەرپەرشتیان دەکا. ئێمە لەگەڵ ئەوەی تەواوی ئەو مەلەفە یا بدرێتە وەزارەتی کار یاخود بدرێتە وەزارەتی عەدل بەپێی ئەوەی کە پەرلەمان بڕیاری لێ دەدا. بەڵام باقی ئەوەکەیت کە ئایا باشترە یا باشتر نیە تەبعەنەوە خراپترە ینی وەزارەتێکی ئەمنی و عەسکەری سەرپەرشتی مەلەفی چاکسازی بکات چکۆ ناتوانێت ینی لە نەهجی کاری ئەو بەرنامەی چاکسازی شتێکە پەیوەندی بە شێوازی کار و نەمەتی کاری کەوادری وەزارەتی ناوەخۆ وەزارەتە ئەمنیەکان نییە وەزارەتە عەسکەریەکان نیە بۆیە نابێ بدرێتە ئەوان. دەربارەی ڕەوشی ئەوانەی کە حکوم دەدرێن و دووبارە دەگەڕێن و ناو کۆمەلگە ئەوانە ئەوە پەیوەندی بە نەوعی تاوانەکەەوە هەیە. ئەو تاوانانەی کە مخدراتە و جۆرێک لە تەعەداکردنەوە ئەوانە بەڕاستی پێویستی بە بەرنمەیەکی چاکسازی هەیە لە ناو چاکسازیەکان. دوای ئەوە بەرنمەیەکی دووبارە تێکەڵکردنەوە بە کۆمەلگا هەیە دوای بەرنمەیەکی چاودێری تا ماوەیەکی زۆر ئێمە بەداخەوە شتەمان نییە. من دەمەوێت ئەو پرسیارەش بکەم دۆخی چاکسازیەکان لە ئێستادا گونجاوە لە هەرێمی کوردستان نەقسی زۆرە. نەقسی زۆر دەتوانرێت ینی ئەو کەسە کە دەستگیر دەکرێت چاکساز بکرێت
ئامادە بکرێت بۆ دووبارە بگەڕێتەوە ناو کۆمەلگا؟ وەکو گوتم چاکسازیەکانمان ملاحەزاتی زۆری لەسرە تێبینی کەم و کوڕێکی زۆر کرایە ئەوەش زیاتر پەیوەندی بە دابینکردنی لایەنی مالیەوە هەیە بەداخەوە کە حکوومەت ئامادە نییە پارە و میزانەیەک ئامادە بکە بۆ ئەوەی توێژەری کۆمەڵایەتی بتوانێت کاری خۆی بکات توێژەری دەرونی بتوانێت کاری خۆی بکە ئیتر مەوزوعەکان ئاوا دەبێت ئاوا بۆ مەلەفە تەماشاکەن بەڵام بۆ خۆی ئەگە بڕین چاکسازی باشە نا چاکسازی پێویستی بە زۆر شتە. زۆر سپاس دەکەم کاکشوان بەڵێ کاک جەلالەوە بەشێک لە زانیاریەکان لە شاری هەولێر بەتایبەت سەبارەت بە گرتوخانەکان لە هەرێمی کوردستان یاخود چاکسازیەکان هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووشدا ئەمە ڕوون بوو کە بەشێک لە چاکسازیەکان لە بەتایبەت لە شاری هەولێر مانیان گرت بوو لە خواردن و بەشێک لەو کەلوپەلانێکەوە لە ژێردەستیشاندا بوو لە شاری هەولێر سووتاندیان بۆ دەربڕینی ناڕزایی ئەمەش وای کردووە زیاتر دۆخی ئەو چاکسازیانە بۆ ڕایگەشتی یاخود بۆ کۆمەڵگە نێودەوڵەتیەکان یاخود بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوون بێتەوەکەوە دۆخی چاکسازیەکان لە ئێستادا گونجاو نیە لە بارودۆخێکی نەهەمواردان. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان ئیدریس محەممەد کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی هەرچەندە بەداخەوە توێژەرانی کۆمەڵایەتی کە لە ناو گرتوخانەکانن و هاوکارێکی باشی سزادراوانی چاکسازیەکانن بەڵام ڕێژەیان هەم کەمە ئەمە بەشێکە لە خواست و داواکاریەکانی خۆیان بلایەکی دیکەشەوە بە پێ و راپۆرتانی کاوان دەری دەکەن بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان بە پەیوەست بە یاسا کەمتر گوێڕایە لە راپۆرتەکانی ئەوان دەبن کە ئەوە ژێگەی نیگەرانی خودی ئەو توێژەرانەیە و لە ڕابردووشدا توێژەرانی کۆمەڵایەتی لە چاکسازیەکاندا ئەوانە بوون کە زیاتر بەخەم و هەمی چاکسازیەکان و سزادراوانە بوون بە تایبەتی لە مای ڕابردوودا کە مانگرتنی بەشێک لە سزادراوان هەم لە سلێمانی ئەم لە هەولێر ڕوویداوە توێژەرانی کۆمەڵایەتی لە چاکسازیەکاندا زیاتر بەدەمەوانەوە بوون. بەڵازان دەچینە سەربابەتێکی دیکەمان لە تەوریسینی بەرنامەکەماندا کە باز لە گرنگی ئاوی ژێرزەوی دەکەین زانین ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بۆ تەمای دڵخۆشی بۆ زۆرێک لە جوتیار و کشت و کاڵەکان وەروها باز لەوە دەکەین کە ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی بە ئاوی ژێرزەوی دەدرێت میوانێکمان لە دهۆکەوە دەبێتەوەی زۆر بەڕێز کاک ڕەمەزان حەمزە پسپۆر لە استراتیژی ئاو کاک ڕەمەزان سڵاوی خوات لێبێ سوپاس بۆم دەرفەتە بەێمەت بەخشی. کاک ڕەمەزان سڵاوی خوات لێبێ دەمەوێت هەڵسەنگاندنی جەنابێ وەرگرم لەسەر ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ ئایا کاریگەری باشی هەبووە لەسەر زیادبوونی ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی تر لە ناوچەی دۆکدا؟ کاک ڕەمەزان دووبارە سڵاو لێبێ دیارە ئێستا دەنگی من دێتە لای بەڕێزە بالۆ پرسیارە و دەست پێ بکەین هەڵسەنگانی بەڕێزت چییە بۆ ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ لە ناوچەی دۆک و لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی کە ئایا کاریگەری هەبووە لەسەر زۆربوونی ئاوی ژێرزەوی؟ بەیانی باش بەڕاستی ئەم ساڵ ینی بە وشکە ساڵیمان داناوە من بە ینی وەکو شارەزە لە بوارە ڕێژەی باران زۆر کەمە و وتوانیش کە وشکە ساڵی تهدید ئەکرێ بۆ گشت و کاڵ بۆ ئاوی ژێرزەوی بۆ ژینگە بۆ زیرعەت و ئاوی ژێرزەوی بارانەکە زۆر کەمە بۆیە ئەم ساڵە ساڵێکی وشکە ساڵی هەبێ نیمچە وشکە ساڵیە دەوێت بیر لەوە بکەینەوە کە ئەم وەرزانە دووارەش ئەبێنەوە ینی تا 2026 احتیمالە وەرزێک ئەم دوو وەرزی تریش لەمانە خراپتریش هەبن بۆیە دەوێت ئێمە ینی زۆر بەجددی لەسەر ملەفی ئاو بوەستین و لەسەر بەندا و ئەو ئاوەی کە لە تورکیا دێت لە ئێران دێت و لە ناو خۆمان کە باران و بەفر دێت دەوێت ئەو ئاوا بەفی ڕۆ نەچیە لەمە دووە ئەم ئاوا زۆر بەجددی لەسەر بوەستین و خەزنی بکەین دڵدانی ئەو ئاوا بێتەکردن بە شێوەیەکی علمی و زانستیانە ئەگەر نە ئێمە بیابان ینی تووشی بیابان بوو نەبین و تووشی دەهان ئاریشە ئەبین لەوانە ئاریشەی تەندروستی و ئاریشەی کۆمەڵایەتی و ئابووری و زیرعەت هیچ کە ئەڵێن ئاو ینی ئاسایشی ئاو ینی ئاسایشی خۆراک ئەگەر ئاو نەبوو ئاسایشی خۆراکیش نابێ ئیتر لێرە دووە سیادەش کەم ئەبێ سیادەی دەوڵەتیش
زیادەی لەسەر ینی وەکو بڵین ئەوە بێت چونکە تو احتیمادێکی سەرەکی ئەیە شت ئیسیراتکە لە دەرەوە بینی خاستن شتی خۆراکیش کە لە دەرەوە هێنات ئەوە ئەریچێکی زۆر گەورەیە یعنی تۆ لەو حاڵەتە ئەتوانی بڵێ تووشی مەشاکلی تریش ئەبی سیاسیش ئەبی بۆیە ئەهمیەتی ئاو زۆر گرنگە چونکە ئاو ژیانە ئاویش دەوێت ئەمڕۆ لە عالەمی ئەمڕۆ کە تورکیا و ئێران هەردووکیان دوو دەوڵەتی زلن و ژێدەرەکانی ئاو لەوێ دێن بۆیە دەوێت ئێمە بیری لێ بکەینەوە چۆن ینی ئەم ئاوا ئیتر لەمە دووە بە شێوەیەکی تر سەیری بکەن بە شێوەیەکی تر بیری لێ بکەینەوە نە شکلی تەقلیدی جاران. زۆر باشە بەڕێز کاک ڕەمەزان ئێمە ساڵانە قسەیەک هەیە زۆر دەیکەین دەڵێن ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەمە و مەترسی وشکە ساڵی هەیە یاخۆت ئەو دوو ساڵی ڕابردووتر کەمە دەماوەت ڕێژەیەکی زۆر بارانباری و لەخوا بەزیا بێبەست بیرمان لەوەیە بڵێن بەهارەکەی ئەم ساڵی تەڕە بەڵام ئایا ئەگەر بڵێن ڕێژەی بارانبارین کەمە یاخود زۆرە چەندە پەیوەستە بەوەی کە ئێمە هەم لە ڕووی تاک و جوتیار و هەم لە ڕووی حکوومەتەوە سوود لەو ڕێژە بارانبارینەی کە هەرچەندە هەبێ ببینین یا وەکو پێویست ئێمە توانیومانە سوود لەو ڕێژەیە ببینین کە دەبارێت ساڵانە؟ بەڵێ بەڕاستی ڕێژی بارانبارین قیاسێکی ئەوە نییە وەکو جاران تو بڵێ ینی پێرار بوو 1000 میلیم زیاتر بارانباری ئەمە شتێکی خراپ نییە خۆ شتێکی زۆر باشە بەس تۆ تەعامل چۆن لەگەڵاگە ینی لە دنیای پێشکەوتوو لە هەموو دنیا ئەوە تورکیا ینی ئێستا تورکیا ئەو دەوڵەتە کە نزیکەی 90 میلیۆن کەسی تایە هەموو بە سیاسەتی ئاو ئەوە ینی ئیستانبول پێش 3 هەفتە لەمە و پێش والی ئیستانبول ڕئیس بەلەدی سەرۆکی ئەوەی ژاراوانی ئیستانبول بەیانە کە ئیستانبول لە مەترسێکی گەورەیە چکو حوت بەنداویە حوت بەنداوەکە تقریباً لە سا 80 ئاوەکەی کەم بوو ئیتر دوو مەوجەی بەفر و بارانی بۆ هات ئیتر تو کە ئەڵێ بەفر و بارانم دەوێت تو گلدانی بۆ بکەی خەزنی بکەی احتیفازی پێ بکەی تۆ ئێستا ئێمە تووشی مشکلەی ڕاماڵینی خۆڵ و شت ئەبین ئێمە ئەو بارانش کەیت هەمووی ئەچیە خۆڵەکەش لەگەڵ خۆی بە خۆش ئەچیە بۆیە ئێمە دەوێت دووسێنەوە بەنداو هەیە بەنداو هەیە لەسەر عەرز دروست ئەەکەی کاکەڵدانی ئاو بکە بەکاربێ ئاوەکەی بۆ کارەبا و بۆ گەشت و گوزار و بۆ زیراعەت و چاندن و گشت و کاڵ هەیەش بەنداو لە ژێر عەرزە یعنی لە عەرزەکە بەعزی مەناطقی جیۆلۆجی هەیە دەوێت بەنداو لە ژێر عەرزە بکە یعنی ئاوەکەی ژێر زەمینیش گلدانی پێ بکەی نەیەڵێ ئەویش هەر خۆ بچی ئێمە توپۆغرافی کوردستان بەداخەوە ئەمە لە جگایەکی بەرزین ئەو ئاوەی کە هەیەش ئەچێتە ژێر ئەوانەی ئانە بێتەکانیە ئاو ئانیش ئەچێت لە جگایتی دەرەچێت بۆیە زۆر زۆرە ئێمە سیاسەتێکی حەکیمانەی ئاو بیدانین و چەند سەدی استراتیژی چکە ئێستا ینی موقعی کوردستان موقعی زۆر استراتیژیە خاصە لەو کێشەی ئاوە کە لەگەڵ ئێران و تورکیا لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق هەیە ئێمە کە لە ناوەڕاستی تەعاملێکی حەکیمانە لەگەڵ مەلەفی ئاو بکەین بەڕاست ئێمە ئەبینە باشترە لە نەوتیش زۆر باشترە بەبێ کێشەیە و ئەبیە صاحبی ژێدەرێکی زۆر مهم ئەتوانی لەگەڵ حکوومەتی عێراق مساومە لەسەر مەلەفی ئاو بکەیت ئەو مەلەفەی ئاو زۆر مهمە کە تۆ لە داخلی یان لە ناو خۆی ئەو ملەفە جودێرەکان ئاویان هەبێ و عەرزەکە سەوسکەیەوە و خۆراکەکەت هەمووی مسۆگەرکەی و ژینگاکە خۆشکەی و لە دوای ئەوەش تۆ تەبعانەکە ئەڵێن گشتوکار ینی مەڕووماڵات و بەتاڵە نەبێنێ و تەنمیە و یعنی زۆر شتی تر بە دوایە ینی بە ئاو ژیان دروست ئەبێ ژیان ئەچێتە لایەکی ترەوە پێش ئەکەوێ پیشەسازی بوو دروست ئەکە مشک ئیش ئەکە یعنی زۆر شت هەیە ئەگەر تۆ ملەفی ئاو بەجددی وەربگیری هات من لەسەر ڕێژەی ئاوەڵا ئاو کەمە و ینی ڕێژەی باران ئەمساڵ کەمە و زۆرە ئەم کەمە زۆرەتیە مهمە لە حاڵەتێکە ئەر بتوانی چۆن تەعاملی لەگەڵاکەی چۆن تەعاملەکە چۆن حەلی بووە بینی چۆن چارەسەری بووە بینی چۆن ئەم ئاوە ئەکەیە وەکو بە ئەندازەیەک بەکار بێت کە ئەمڕۆ تۆ زۆر پێویستە عالەمی ئەمڕۆ ئێمە بەرەو گۆڕینی سەخەنە چین تەغیرات المەناخ زۆر وەکو بڵێن یعنی بەقووەت و بەهێزن ئەوە طبعاً ئێمە دەوێت استیفادە لەوەی ببینین کە ئەمڕۆ تەغیرات المەناخ کە لە منطقەی ئێمە هیچ تەأسیرەکەی کەمە بەڵام ئەمڕۆ ئەمە دیارە ئەمڕۆ بڵێن 8 نیسانە یان 9 نیسانە ئادارە ئێمە
هیچ ئەومان نییە معنەوەی ئەو زیراعەتەی کە هەمان بوش ئەگەر دوو بارانی تریژمان بوونەیەت ئەو زیراعەتەی کە تا ئێستاش هەیە ئەویش لە دەستێکی کە زیراعەت لە دەست چوو مەڕەوەمەڵات لە دەرەچیە زۆر ئاریشە دێت بەدوایە بۆیە نابێت ئێمە ڕێژەی باران بکەینە بە قیاسێک هەر پێ بڵێنەوە جناب دوتی بوهارێکی خۆش و ژینگەیەکی خۆش دەوێت ئەم ئاوە قەترە بە قەترە تەعاملی لەگەڵا بکەین و چۆن ئەم قەترە ئاوەش تا بەسرە تەعاملی لەگەڵا بکەین و چۆن ئەدڤانتیجی یعنی قازانجی لێوەرەگی لەگەڵ حکوومەتی عێراق بۆ موچە و ئەوانە ئێستا ئەوەی کە لە پەرلەمانی عێراق ڕوایە زۆر علاقەتی بە ئاوە هەیە کە ئێمە لە ملەفی ئاو زۆر ینی تەعاملێکی استراتیژی و تەعاملێکی ئەوانە لەگەڵا بکەین ئەتوانین لەگەڵ حکوومەتی عێراق زۆر تەنازول بکەین هەر بەرەگای ئاوە چۆن تورکیا ئێستا تەنازول لە بە عێراق وەرەگیری ئیران تەنازولات لە عێراق وەرەگیری چونکە کۆنتڕۆلی ئاوی کردووە هەروەهاش کۆنتڕۆلی ئاو ئەمڕۆ بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر باشە بەڕێز کاک ڕەمەزان دەمەوێت بزانم ئایا ئەم تەعاملەی کە دەڵێ ڕاستە بەشێکی یەکەوێتە ئەستۆی بابەتی سیاسی و حکومی بەڕێز کاک ڕەمەزان ببوور ئەگەر ئەمە بەشێکی بکەوێتە مۆزوعی پلانی سیاست و بابەتی ینی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام ئایا تاک یاخۆ جوتیارێک کە لە زەویە کشت و کاڵەکەی خۆیەوە لەم کات و ساتەیە کە با بڵێن ڕێژەی بارانبارین کەمتر لە چاو ساڵانی ترا دەبێت چۆن سوود لە سەرچاوە ئاویەکان وەربگرێت بەڵێ بەڕاستی جوتیارەکەش ینی مشکلەیە ئێمە ئێستا پارچەی عەرز زۆر ئەوەنە بچووک بووە ناتوانێت تۆ ئاوی بۆ پێیا بکەین بەڵام بەداخەوە ئێمە سەیری لە دهۆکەوە دەست پێ بکەین ئێمە بەنداوی مووسڵمان لایە 7 میلیارد متری سێجاری تایە ئەم بەنداوە دەشتێکی بیاڵێن دەشتی دووبان دەشتێکی زۆر گەورە و زیراعی و بەپێتە ینی ئەوەیە هیچ محاولە نەکراوە ئەو جوتیارانە کە بە سۆندە و بە ماتۆر و بە شێوی هەندەسی و جوان و ڕێک و پێک ئەم ئاوایە بێنە سەر ئەو عەرزە و دوو جار سێ جار گەرم و جۆ ئاوی بن تا باران بێت هەرواش بڵێن لە دەشت ناوکوڕ کە منطقەی ئاکرێ و بەردەرەشە هەروە دەشتی حەریر و دەشتی شارە زۆر و منطقەی گەرمیان تۆ دوکانت هەیە دەربێندیخانت هەیە تەختەقت هەیە دەهان جێگات هەیە ئاوت هەیە ینی ئاومان هەیە بەس ئیدارەی ئاومان زەعیفە ئێمە ئەنتیزاری عەسمانەکەین و دوعاکەین دوعا تشتێکی زۆر شەرعیە و دروستە بەس ئەو دوعایە کردەوەی پێیاوێ عەمەلی پێیاوێ تۆ برۆ سۆندەکە بێنە و ماتۆرەکە بێنە و تەرتیبی بکە دوای بژە ئەڵڵا ئیتر زیراعەتەکەم بەرهەمەکەم ئەو بێ بۆیە ئێمە دەوێت ئەو فەلاحانە جەمعیاتی فەلاحی هەبێ ینی مستەفیدین پێڵێن بە چی شێوەیەک چی ناوی پێ بڵێ ئەوانە دەوێت کوو بنەوە و پارە دەوێت حکومەتی هەرێمیش قەرزیان بەتێ ینی بڵێ من قەرزێکتان ئەیەمێ ڕۆبعەیەکان نیوەی عەفوتانەکەی نیوەیتر بۆم گەرنەوە ینی دەوێت حکومەتیش دەستی حکومەتیش لەگەڵا بێ خۆیانش هیمەتیان هەبێ ئەمە کەس هیمەتمان نییە نە بە حکومەتەوە نە بە خەڵکەوە هەر ئینتیزاری عەسمانەکەین هەر ئەڵێن وەڵا یاخوات و باران ئەوکەی ئەمە طبعا لە عالەمە نییە وەکو ئەڵێن اعقلها فتوکل تۆ ئەوکە ینی تۆ ئەوەی لەسەر خۆبیکە ئێمە ئەومان هەیە یعنی ئەو ئەوەی کە ئەمڕۆ هەیە بۆ ئەو مەوسمە ئەمانتوانی باشترین بەرهەم لە کوردستانە بینین چی بە بیری ارتیوازی بێ چیش بە ئاوی سەرعەرز بێ چی بە سەدی بچکۆلانە کە ئەوانە هیچی پێ ناوێ بە 40 ڕۆژ بە 20 ڕۆژ ئەتوانی سەدێکی بچکۆلانە دروستکەین زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕەمەزان حەمزە پسپۆر لە استراتیژی ئاو سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بەڵازان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆەوەی کە تام ساتەی بەرنامە بینەرمان بوون تا سبێنێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ خێزانی کورد لە تاراوگا بەرنامەیەکی